تا ئێستا زیاتر لە 406 نەخۆش داخل کراوە کە لە نێوانە 353 منداڵ بووە و نزیکەی 120 کەس لەوانە گەورە بوونەواتە زۆربەی زۆریان دوو لە سەرسەی نەخۆشەکان منداڵ بوونە و ئەم نەخۆشانەش طبعاً بە نیشانەکانی هاوبەش کە بریتە لە سکتون و ڕشانەوە بە شێوەیەک گشتی و تاو هەوکردنی کۆندامی هەرسوو گەدەیە لە نەخۆشخانە ئیزراعاتی پێویست کراوە چارەسەری پێویست دراوە و ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی لە ڕۆژانی ڕابردووش تیمی دۆزینەوەی حالەتەکان و تیمی بە دوواداچوون تیمی پسپۆڕی سەردانی ئێرەیان کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری تەندروستی و ئەمڕۆژ بڕێک لە پێداویستی پزیشکی لە کۆگای ناوەندی یان کۆگای سەرەکی وەزارەتی تەندروستیەوە گەیشتە قەڵاتجێ بەڵام هێشتا پێویستیان بە دەرمان و پێداویستی پزیشکی زیاتر دەبێت کە ئێمەش لێرەدا ئەمڕۆ کۆبنەوەیکی هاوبەشمان کرد لەگەڵ فەرمانگە پەیوەنددارەکان و لەو کۆبنەوەدا لەگەڵ بەڕێزان بەرپرسانی ئیداری بە تایبەتی سەرپێشتاری ئیداری ڕاپەڕین و هەموو بەرپرسانی پەیوەنددار بە دوواداچوون و گفتوگۆ و تاوتوێی هەموو ئەو ئیجراعاتانەمان کرد ڕێککەوتین و بڕیارماندا کە وێڕای دەستخۆشی بۆ ئیجراعاتانەی لە ڕابردوو دەکرا بەڵام هێشتا پێویستی بە ئیجراعاتی زیاتر ئیجراعاتی فراوانتر هەیە تا ئێستا دەستنیشانکردنێکی سەرەتایی و دۆزینەوەی حالەتی سەرەتایی هەیە کە گومان دەکرێت لە سەرچاوەکانی ئاو بێ بەڵام ئەمە هێشتا پشتڕاستکردنەوە و هەندێک پشکنینی پێشکەوتوتری پێویستە